پەیامی ئێمە تەنها تەواوکردنی ڕێگاکەیەوە بەدەماوەت نیە و لایەنانەیە کە بەرپرسن لەو ڕێگایە. پەیامی ئێمە بۆ ئەو کەسانەیە کە بەرپرسیارن لەم ڕێگایە چی حیزبە حکوومەتە هەر کەسێک ئەوەی کە لە توانایەتی ئەو ڕێگایە چاکە بەدەم ئێمەوە بێت و ڕێگاکەمان بۆ تەواوکە. ئەوە پەیامی ئێمەیە و بۆ بابەتی بەردەوامیشمان ئێمە لێرە بەردەوامە بین هەتا بە دەمەواتنی داواکارمان، چونکە ئیتر تاقەتی قوربانیدانمان نەماوە لەو ڕێگا. پێرێ ڕووداوێکی هاتوچۆ بووە لەو ڕێگا، دوێنێ ڕووداوێکی تر بووە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ ڕووداوێک بووە کەسێکی گیانی لەدەستاوە پێشمەرگەیشە. من دڵنیام سبەی نێ و دوو سبەی ڕووداوە بێ. ئەمە شتێکە معارەزە بۆ هەموو کەسێکە لەو ڕێگایەوە وەکوە بڕا بۆ جەنگ. وەزیری ئاوەدانکردنەوە کە ئێتە ئەوێ نازانم وەکو دیفاعێک ئەڵێ پارێزەری ئیشی وان ناکەم. من حکومی شەکانی خۆمان پارێزەرم مەزانم کە پارێزەری ئیشی ئەوە نیە کە کاری خراپ پەردەبۆشکایەت پارە نییە و سوی لەمان نییە و پارەمان بۆ سەرف ناکرێ و کابینەکە پارەیان نییە و بە دڵنیاییەوە ئێستا هەرێمی کوردستان کێشەی داهاتی نییە و مەفروض وا بوو وەک چۆن لە هەر شارێکی تر شەقامەکان ئەکرێن یا تەواو بن یا پار لە بانقا هەیە بۆ هەر پرۆژەیە خەرج بکرێ. هەبوو بۆ ئەم دەڤەرەش وا بووە چونکە حکوومەت یەک خەزێنەیەوە داهاتی نەود بۆ ئەم ئەگەر بۆ ئەم هەرێمە وەکو یەکە داهاتی گومرگ و داهاتی باج و ڕسومات و لە سلێمانی بەڕاستی بەداخەوە ئێستا سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە بوونەتە قوربانی سیاسەتی ناکۆکیەکانی یەکێتی و پارتی و ئەگەرنا 6 ملیار دینار پارەیەک نییە جێگەی باز بێت کە حکوومەت نەتوانێت بە 10 ساڵ بە 11 ساڵ ڕێگەی کەلار دەربەنی خان تەواوکە، دەربەنی خان زەڕایەن تەواوکە، سەڕانیە و دووکانیش بە هەمان کێشەوە ئەتلێتەوە نەبوونی پارەوە. زۆرینەی پرۆژەکانی تریش لە سلێمانی خۆی ئەمە بەرپرسیارەتی یەکەم لە سەرشانی تیمی حکومی ئەم سنوورەیە کە لە حکوومەتی هەرێمن و دوجاریش لە وێنە گشتیەکە شکستی ئەم حکومڕانیەیە کە بەداخەوە بەم داهاتە زۆرە ئیدارەی 3-4 پارێزگایان پێ نادرێت لە کاتێکە ئەو شوێنانەی کە گرفتیان هەیە دەواازە سنووریەکانیان داهاتێکی باشی هەیە، بەڵام ڕێگاوبانەکانیان ڕێگاوبانی هاتوچۆی ئینسان و ئۆتۆمبیل نین. ببینن ڕۆژانە چەند کارە سات ڕۆدا. تۆ من پێم وایە پارێن پرۆژانە بە کاڵی بەشێکیان بە گەندەڵی خوراوە و ئێستا ناتوانن تەواوی بکەن یان ئەو ڕێکەوتنەی کردویانە کە هەرکە زۆنی خۆی بە داهات و خەرجی خۆیەوە بەڕێبەڕێوە ئەمان شکستیان هێناوە لە بەڕێوەبردننی زۆنی خۆیانە بەو داهاتەی کە هەیەە